بۆ سنووری پارێزگاکان بە تایبەت سنووری پارێزگای سلێمانی ئێستا لە نێو سۆدیۆ میوانداری زۆر بەڕێز گۆران قادر و تەبێژی گەشت و گوزاری سلێمانیم کردووە. کا گۆران بەخێر بێ جەژنی شە پیرۆز بێت. زۆر سپاس بۆەوەش جژن لە ملایەکتان پیرۆز بێ خۆم بارێککە بە خۆشی بەڕێزی سپاس دەکەم. پێمان بڵێ هاتنی گەشتیار لە جەژنی قورباندا چۆن بوو بۆ سنووری پارێزگای سلێمانی؟ بەڵێ سپاس دووبارە بۆ ڕەخساندنیم دەرفەتەوە بۆ گرنجدانتان بە بواری گەشتیاری و چالاکیە گەشتیارەکان. دیارە ئێمە لەگەڵ نزیک بوونەوەی بۆنەکاندا بۆنەکان بە پێی جیاوازی جۆرەکانیان و تایبەتمەندیەکانیان چ ئاینی بن چ نەتەوەی بن چ نیشتیمانی بن ئێمە لە بەڕێوەبراتی گشتی گەشت و گوزاری سلێمانی بە سەرپەرشتی جەنابی بەڕێوەبەری گشتی شاناسخان کۆبنەوەی خۆمانەکەین و ئامادەکاری خۆمانەکەین و دواتریش هەوڵەدەین بۆ جێبەجێکردنی پلانەکانمان بە جوانترین شێوە و شێواز. ئێمە لە ڕۆژانێک پێش دەژنەوە چەند هەفتەیەک پێش دەژنەوە ئێمە لیژنەکانی پشکنینمان لیژنە تایبەتەکانی پشکنینی گەشتیاری سەردان و بە دوواداچوونەکانیان بەردەوامە بە ڕۆژ بە شەو بۆ بەسەرکردنەوەی ئەو بنکە گەشتیاریانەی ناو سنتەری شاری سلێمانی و سنووری پارێزگای سلێمانی کە لە کاتی سەردانەکانیاندا ئەوان بە دوواداچوونەکەن بۆ ئاستی پێشکەشکردنی ئەو خزمەت گوزاریانەی کە لەو بنکانەیەدا هەیە کە چالاکی گەشتیاری جۆراوجۆر لە خۆ دەگرن و لەگەڵیشە ئاگایانەکەنەوە کە پێویستە دەربازەکانیان کراوە بێت لە ڕۆژانی پشوەکانی جەژنی قوربانی پیرۆز و خزمەت گوزارەکانیان بەردەوام بێ بەڕووی میوانان و گەشتیاران و سەردانیکەرانی بەڕێزی شاری سلێمانی و ئێمە لە هەرسێ دەواازە سەرچەکەی پارێزگای سلێمانی لە دەواازی تاسلوجە کەڵەوانان عربەت ئێمە تیمی گەشت و گوزاریمان هەبوو بۆ هاوکاری گەشتیاران هەروەها سنتەرێکی زانیاری گەشتیاریمان هەیە لە ڕۆژانی پشوو بۆنەکانە کارا ئەبێ لە بەردەم پارچینالی لە شارڕێی سالم نوێنەرەکانمان لە قایمقامەتی سلێمانی هەماهنگن لەگەڵ لیژنە هاوبەشەکانی قایمقامەت و لەوێش بە دوواداچوونی خۆیانەکەن بۆ کەواتە ئامادەکاری زۆر باش و فراوانتان کردووە بۆ هاتنی گەشتیار. هاتنی گەشتیار چۆن لە ئاستی چاوەڕوانەکانتانەوە ئەوەی کە ئێمە بیڵێن ئەگەر بەراوردکاریە بکەین لە لەگەڵ جەژنی ڕەمەزانی ڕابردوو هەر ئەمساڵ کە ئاوێزان بوو لەگەڵ سەری ساڵی کوردی و جەژنی نەورۆزی کوردان بە ڕێژێکی زۆر بەرچاو هاتنی گەشتیاران بۆ پارێزگای سلێمانی زیادی کردووە لەبەر ئەوەی کە هەمووان نەزانین بارودۆخەکە گۆڕانکاری بەسەرا هاتووە وە سەقامگیری ئەمنی ڕووی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردووە بەهۆی دوورکەوتنەوەی ئەو جەنگەی کە هەبوو ئەو نەئارامی کە هەبووە لە ئێستادا لە ڕێکەوتن نزیک بوونەتەوە ئاگربەستە بۆ ماوەیەکی دوور و درێژ ئاگربەست کراوەکە ئەمە ژوای کردووە گەشتیاران بە لێشاو و بە ژمارەیەکی زۆر دەتوانین بڵێن دەیان هەزار گەشتیار ڕویان لە پارێزگای سلێمانی کردووە بۆ ئەوەی کە کاتەکانیان و ساتەکانیان و ڕۆژانی پشوەکانیان بە ئارامی لەم شارەدا بەسەر. زۆر باشە. سێ ڕۆژە لە پشووی جەژنای لە جەژنای ئەو ڕێکار و پلانەی ئێوە گرتانە بەر ئەو ئامانجەی هەتان بوو لەو ڕێکارانە هەمووی بەدی هاتوون بەبێ گرفت. بێگومان ئێمە ئێستاش بەردەوامی لەسەر جێبەجێکردنی ئەو پلانانەی کە داماناوە ئەو بەرنامە ڕێژەی کە کراوە ئێستش بەردەوامی لەسەر جێبەجێکردنی کە ئێمە سەرەتا خۆی لە ئاگادارکردنەوەی بنکە گەشتیارەکانی ناو پارێزگای سلێمانی ئابینیەوە بۆ ئەوەی کە لە ڕۆژانی جەژندا خزمەت گوزارەکانیان فراهام بێت و بەردەست بێ بۆ گەشتیاران و میوانان و سەردانیکەرانی بەڕێزی پارێزگای سلێمانی. لە دوای ئەوە ئێمە تیمەکانمان لە پێشوازی و بەخێرهاتنی گەشتیاران نبووین لەو دەواازانەی کە باسمان کرد و لەو سنتەرە زانیاری کە دامان نبوو. ئێستاش بە خۆشحاڵیەوە ئەو گەشتیارانەی کە لێرن هەتا ئێستا ئێمە هیچ کێشە و کەم و کورتێکمان نەبووەوە هیچ سکاڵا تەنانەت یەک سکاڵاشمان نەبوو لە یەک گەشتیارەوە کە سکاڵای هەبوو بێت لە هەر بابەتێک لەو بابەتانەی کە لە گەشتەکەی تووشی بووە. شوێنە گەشتیارەکان و بنکە گەشتیارەکانمان بە تایبەتی بنکەکانی حەوانەوە لە ئۆتێل و مۆتێل و لە هاوارگە و لە سەیرانگە و لە گوندی گەشتیاری و لە شوێنانەی تر هەمویان بەشی زۆریان بەو پەڕیتوانای خۆیانەوە لە کاردان ئێستا گەشتارێکی زۆر ڕووی لە پارێزگای سلێمانی کردووە و خۆشتان نەزانن هاتنی گەشتیار بواتە ڕەخساندنی چەندین هەلیکاری کاتی و هەلیکاری نوێ بۆ ناو پارێزگای سلێمانی کە ئەمەش لە ڕووی ئابوووریەوە ئەکرێت گرنگێکی تایبەتی پێ بدرێت کە خۆی کەرتی گەشتیاری ئەگەر بێت و گرنگی تایبەتی پێ بدرێت وەرژێرخانەکەی بە شێوازێکی دروست بۆ ئامادە بکرێەوە بودجێکی پێویستی هەبێت لە بەردەستا بۆ ئەوەی کە تۆ بتوانی پەرە بە شوێنە گەشتیارەکان بێ بە پرۆژە گەشتیارەکان بێەوە پرۆژەی تازت هەبێ ساڵانە
لە پارێزگای سلێمانیە ئەو کاتە گەشتیاران زیاتر و زیاتر هاندەر دەشبێتە پایەکی گرنگی ئابووری بێگومان. ئەگەر تەصنیفێکمان بۆ بکەی زیاتر و گەشتیارانی ڕویان لە پارێزگای سلێمانی کردبوو گەشتیاری شۆ بوون ئایا ناوڕاست و خواروی عێراق بوون گەشتیاری بیانی بوون چ جۆرە گەشتیاری ڕویان لە پارێزگای سلێمانی کردو ئەو گەشتیارانەی کە سەردانیان کردووە لەم بۆنەیە داواتە لە ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆز هەتا ئێستا کە ئێمە ئێستا لە سێم ڕۆژداین بە زۆری ئەو گەشتیارانن کە لە ناوچەکانی ناوڕاست و باشووری عێراقەوە سەردانی پارێزگای سلێمانیان کردووە پشتی شێریان بەرەکەوێەوە بە زۆری ئەوانن کە هاتوون سەردانیان کردووە لە هەمان کاتە ئێمە کاتێک تیمەکانی خۆمان بەسەر کردەوە لە بازگای عەربە تێبینیەوەمان کرد کە ڕێژێکی زۆر باش و بەرچاو لە خەڵکان یا لە کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان واتە لە کۆماری ئیسلامی ئێرانیشەوە بە کورد و بە فارس و بە نەتەوەکانی تریشەوە بە ڕێژێکی بەرچاو ئەوانیش لەگەڵ باشبوونی بارودۆخەکە سەردانی پارێزگای سلێمانیان کردووە و تەنانەت لە ڕێگەی کۆمپانیا و نووسینگە و بریکارە گەشتیاریەکانەوە بن کە بە هەمانجی لەگەڵ کۆمپانیەکانی پارێزگای سلێمانیە گەشتەکانیان ئەنجامەدەن یاخود لە ڕێگەی گەشتکردنی با بڵێن خێزانی بێت یاخود تاکە کەسی بێت کە بە ئۆتۆمبیلی تایبەتی خۆیان و هەم بە ئۆتۆمبیلەکانی تر هاتوونەتە ناو پارێزگای سلێمانی بۆی گەشتەکان لێرە بەسەر بەرن بە ئارامی و خۆشتان نەزانن کە پارێزگای سلێمانی چەندین بنەما و پایەی زۆر باشی گەشتیاری تێدایە لەوە لەسەر و هەمویانەوە ئێمە لێرە بە بێداری و بە ماندووبوونی برایانی ئاسایشی و هێزەکانی ئاسایشی ناوخۆ ئێمە دۆخێکی ئەمنی زۆر سەقامگیر و جێگیرمان هەیە و ئەم سەقامگیریە هۆکارەکەی بێداربوونی ئەوانە شەونخونی ئەوانە کە لێرەدا جێ ئاماژەیە کە سوپاسیان بکەین و دەستی مادوو نەبوونیان بگوشین و هەمیشە پشتیوانیان لێ بکەین و بە تایبەتیش کە لەگەڵ ئێمەداوەکو بەڕوراتی گشتی گەشت و گوزار هەمانجێکی زۆر باشمان هەیە لەگەڵ بەڕوراتی ئاسایشی سلێمانی بە تایبەتی ئاسایشی بازگەکان کە زۆر بە جوانی بە شێوازێکی شارستانیانە و بە ماوەیەکی قیاسی زۆر کەم و کورت و زۆر بەوردی و ئاسانکاریەکی زۆر ئەکەن بۆ ئەوەی جێبەجێکردنی ڕێکارە ئەمنیەکان بۆ گەشتیار بوو بۆ گەشتیاران و داخڵبوونیان بە پارێزگای سلێمانی کە ئەمە جگای خۆشحاڵیە هەروەها مامەڵەکردنی دانیشتوان و ئەهلی شاری سلێمانی کە میواندۆستێکی زۆر باشن و خانەخوێکی زۆر نایابن و بە ماوەیەکی زۆر کەم ئێمە توانای گونجاندنمان هەیە لەگەڵ گەشتیارانە و ئێمە هەر با بڵێن ئەهلی سلێمانی هەر بۆ ناسراوە کە کراون و ئەتوانن بە کەمترین کات بگونجێن لەگەڵ گەشتیارانە ئیتر بە جیاوازی دەنگ و ڕەنگ و هەموو ئەو شوێنانەی کە لێوەی هاتوون و بە جۆرێکە گەشتیار ئەگەر جەنابتان بە مایکەکانتان و بە ئاوێنەی کامێراکانتان بیان دوێنن کاتێک زۆربێنی زۆری گەشتیاران ئێمە خۆشمان کە لەگەڵیان بەریەکەوتنمانە بێوە قسەیان لەگەڵەکەین هەست ناکەن کە هاتوون بۆ شارێکی تروا ئەزان هەر لە شارەکەی خۆیانن لەگەڵی تایبەتمەندی سروشتەکان کە خی گەورە سروشتێکی زۆر جوان و ڕازا و دڵڕفێنی پێبەخشیوین لە پارێزگای سلێمانی و ئەمە ئاو هەوایەکی زۆر باشمان هەیە و شاخەکانمان زۆر نزیکن لە چەندەری شارەوە کە بە بێماندووبوون و بە کاتێکی زۆر کەم تۆ ئەتوانی بگەیتە بناری شاخ زۆر باشە گۆژە و ئەزمەر ئەمانە هەمووی لایەنە ئەمنی و میوان دۆستەکەمان بۆیان ڕخساندەوە بەڵام پامنێرمان ڕامان مستەفا کاتێک هاوڵاتیەکی لە هەولێر ئێستا دوان گلەی و گازندەی ئەوەی کرد ئەڵێ ئەو گەشتیارانە بە تایبەت گەشتیارانی دەروە هەرێمی کوردستان کە ڕووەکەنە هەر شوێنێکی گەشتیاری لە پاش خۆیان شوێنەکە بە پیسی جێڵ چ ڕێکارێکەیە بۆی نەهێڵدرێ گەشتیاران بەو جۆرە مامەڵە لەگەڵ شوێنە گەشتیاریەکان و هاوینە هەوارەکانی سنووری هەرێمی کوردستان بکەن بێگومان بواری گەشتیاریش ینی بوارێکەوە تایبەتمەندی خۆی هەیە هیچی کەمتر نییە لە بوارەکانی دیکە و لەم بوارەشدا کۆمەڵێک ڕێنمایی تایبەت هەیە و کۆمەڵێک ڕێنمایی دانراوە بۆ ئەوەی کە هەمومان بتوانین بە شێوازێکی دروست مامەڵە لەگەڵ ژینگەی گەشتیاری بکەین و زۆر بە دروستی ئێمە بتوانین هەڵسوکەوت بکەین لە کاتێکا کە گەشت ئەەکەین چ بۆ پارێزگای سلێمانیە بۆ هەر پارێزگایکی دیکەی هەرێمی کوردستان بێ ئێمە هەمومان پێویستمان بۆە سەرەتا خاڵی یەکەم و گرنگ ینی بەلای ئێمەوە ئەوەیە کە بتوانین بە هەموو لایەکمان بە هاوکاری جەنابتان لە ڕێگای ئەم بەرنامانەوە و بەرنامەی تایبەتترەوە و چاوپێکەوتن و لێدوان و هەموو
ئەو کارە میدیایانەی کە ئەکرێ ئێمە بتوانین هاندەر بین لە بڵاوکردنەوە یاخود لە دروستکردنی هۆشیاری گەشتیاری لای سەرجەم تاکەکان لای گەشتیاران و تەنانەت لای دانیشتوانی خۆشەویستی پارێزگای سلێمانیش ئەوان بۆ ئەوەی کە بزانن دروست مامەڵە لەگەڵ گەشتیار بکەن و ئێمەش بۆ گەشتیارانیش بۆ ئەوەی کە بتوانن مەسەلەن ژینگەی گەشتیاری بپارێزن و هۆکارێک نەبن بۆ شێواندنی بۆ ئەوەی کە ئەو ژینگەی ئەو بنکە گەشتیاریە ئەو ناوچە سروشتیە گەشتیاری کە تۆ وەکو گەشتیار ئەچی وەری ئەگری بە پاک و تەمیزی و لەگەڵیشیا لە بنکە گەشتیارەکانە کارمەندەکان تەنانەت چیسی تایبەتیشان پێ ئەبەخشن بۆ ئەوەی خۆڵ و خاشاکان لە دوای خۆیان کۆکەنەوە بۆ ئەوەیە کە دوای تۆ گەشتیارێکی تر کە دێت هەمان تام و چێژ لەو جێگایە وەربگرێەوە بتوانێت تۆ چۆن بەکارەتێنەوە ئەویش بە هەمان زۆر بەکاری بێنێ. پرسیارێکی ترم ماوە بەس پێم خۆش بوو بەرلەوەی پرسیاری کۆتاییم ئاڕاستی تۆ بکەم هەر بچین لە سلێمانی هێمن کەمال پەیامنێری کورسات نیوز چۆتە شوێنێکی گەشتیاری پێکەوە ئەچینە لای هێمن بۆ ئەوەی دوایین زانێرەکانمان لەسەر هاتنی گەشتیاران پێ بڵێ دواتر پرسیاری کۆتایی ئاڕاستی بەڕێزە دەکەم. هێمن سڵاوت لێ بێت جەژنە پیرۆز بێت باسێکی ڕۆژی سێمی جەژنمان لە سلێمانی بۆ بکە هاتنی گەشتیاران چۆنن هەرچەندە بەشێکی زانیاریەکانی تۆ ڕەنگە لێرە کاگۆران بە ئێمەی وت بێ بەڵام تۆ دەتوانی دیمەنەکەمان پیشان بیت و باسێکی هاتنی گەشتیارانمان بۆ بکەیت. بەڵێ پشتیوان سڵاو لە تۆ سڵاو لە بینەران جەژنی و بینەرانیش پیرۆز بێت یاوە دەزانین ئەمڕۆ سێم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزەوەی کە هەیە هەل لە چەند ڕۆژێ پێش جەژن هاوکار ڕۆژانی جەژنی تام ساتێک ئێمەش قسە دەکەین بە هەمان شێوە هاتنی گەشتیاران بۆ شاری سلێمانی بەردەوام بە تایبەت بۆ ناوچە گەشتیارەکان بە دیارەوەی کە لە بازگەکان بە تایبەت لە بازگەی تاسڵوجەوەی کە تام ساتێک کە قسە لەگەڵ تۆدا دەکەم بەردەوام گەشتیاران ڕوو دەکەنە شاری سلێمانی ئەوەی کە لەوێ تیمەکان بڵێن هێزانامەکان پێشوازیان لێ دەکەن بێگومان هێزەکانی ئاسایش لەوێ و ڕوو دەکەنە شوێنە گەشتەکان شوێنەی کە ئێمە لێ دیارەوەک دەزانێمە ساڵی ڕابردوو کە کرایەوە کۆرنیشەکەیکە لە شوێنە دیارەکانی شاری سلێمان بە تایبەت لەم دوایەدا ژمارەیەکی زۆر لە گەشتیار لە ناوچەکان و لە هەر شوێنێکەوە بێن دێن ئێستا سەردانی ئەم شوێنە دەکەن بە تایبەت ئیتر وردە دوایەوەی کە لە عەسرەوە لەم کاتە بە دوایتە وردە قەرەباڵغتر دەبێت وەی کە ئێمە گەر هاوکارم وێنەکە بگوازێتەوە دەبینی دیمەنێکی تەواو جیاواز و سەرنجڕاکێشیە دیمەنێک هێندە سەرنجڕاکێشە شەوانە ئەتوانی بڵێین سەدان گەشتیار سەدان هاوڵاتی دێتە ئەم شوێنە کە شوێنێکی دیارە کە دەکاتە بەرامبەر ماژدی مۆڵ یاخود ئەوەی کە نزیک بینای پارێزگای سلێمانی لێرە کاتەکانی خۆیان بەسەر دەبن و ڕێژێکی زۆر لە سەوزایی هەیە پێگومان شوێنی پشودانی هەیە چەندین ڕێستۆرانت و فاستفود و خواردن گەواتە بازارکردنی تێدایە ئەمەوا دەکات کە ساڵانە بەوەی ئەم شوێنانەی کە لە شاری سلێمانی دەکرێتەوە گەشتیار زیاتر ڕووکەنە شاری سلێمانی وەک دەزانی لە ئێستاشدا بامان شێوە پرۆژێکی دیکە کە دەکاتە ئەو بەرەوە ئەو بەرپردەکەی قلیاسانەوە بامان شێوە پرۆژێکی دیکەی هاوشێوەی ئەمە هەیە و ئەمەوا دەکات لە داهاتوودا یاخود لە ساڵانی داهاتوودا ئەو پرۆژەیە تەواو بێت گەشتیاران زیاتر ڕووکەنە سنووری پارێزگای سلێمانی کە جێی دڵخۆشیە ساڵ لە دوای ساڵ گرنگی زیاتر بە ناوچە گەشتیارەکان و شوێنە گەشتیارەکانی شاری سلێمانی دەدرێت و ئەتوانین ئاماژە بۆ بکەین کە ئەم ساڵی خۆ بە تایبەت ئەوەی کە ئەم جەژنە یاخود ئەم ساڵ جیاواز دەسان هاتنی گەشتیاران توانین بڵێن ڕێژەکەی وردەوردەوەی کە جێی خۆشحاڵیە ڕووی لە زیاترەوە بێتمان ئەمە جێی دڵخۆشیە هەم بۆ کاسبکاران و هەم بۆ هاوڵاتیان و هەم بۆ جوڵەی ئابووری و کامە هاوکات ئەو خواردنگە و ڕێستۆرانتانەی کە لە شاری سلێمانیە هەیە بەشی زۆریان کراوەتەوە بە ڕووی گەشتیاراندا بۆی هیچ گرفتێکی نەبوونی خواردن نەبنەوە خۆ لە هەر بکەنە شوێنێ خواردنیان دەستکەوە جگە لەم شوێنانە بێگومان ناوچە گەشتیارەکان دەروی شاری سلێمانی شوێنە گەشتیارەکانیش ڕۆژانە سەدان گەشتیار ڕوو دەکەن ئەو شوێنانەوە کاتەکانی خۆیان لەو شوێنانەش بە هەمان شێوە بەسەر دەبن. هێمن کەمال سوپاس بۆ زانیاریەکانت کا گۆران بینیمان هێمن لە شوێنێکی خۆشی سلێمانی بوو کۆڕنیشی سلێمانی چیتان کردو بۆی ئەم شوێنە جوانانەی سلێمانی پیشان گەشتیاران بدرێت لە ناوڕاست و خواروی عێراق بۆی گەشتیارێکی زیاتر ڕوو لە سلێمانی بکە واروەها تەنانەت پیشان گەشتیارانی بیانیشی بدرێت. بەڵێ بێگومان کەرتی گەشتیاریش کردێکی گرنگە جەنابەت ئاماژەت پێداوە کە کێمنیش هەر لە وتەکانی ئاماژەی پێدا کە ئەکرێ شادەمارێکی ئابووری زۆر بەهێزی لە دروست بکرێ ئەگەر بێت و تۆ بە جوانی مامەڵە لەگەڵ ژێرخانەکەی بکەی و گەشەی پێ بدەی و
پەرەی پێ بدەیت و هەوڵ بدەیت هەموو ساڵێک هەموو کاتێک تۆ پرۆژەی زیاترت هەبێ پرۆژەی جیاوازترت هەبێ بۆ ئەوەی گەشتیار بەتایبەت دیوە ئەلامیەکەی کە لە ڕێی سۆشیال میدیاوە بەتایبەت بێگومان بۆ ئەوەی کە تۆ پیشانی گەشتیارانی بی کە جێگای تازە هەیە جێگای نوێ هەیە بنکەی تازەتر هەیە خزمەتگوزاری گەشتیاری زیاتر هەیە لە پارێزگای سلێمانی بۆ ئەوەی ئەمانە هاندەرن بۆ ئەوی کە گەشتیاران بێن زیاتر ئەو خزمەتگوزاریانە تاقی بکەنەوە کە لە شوێنەکانی خۆیان یاخود لە پارێزگاکانی دیکە نییە بێگومانە ئاماژەی بۆدا کە بەرامبەر بەو جێگایە لە ئێستادا کارکردن لە چەندین پرۆژەی گەشتیاری گەورە لەو جێگایانەدا هەیە بە ئومێدین کە لە ئایندێکی زۆر نزیکە خۆمان وەکو دانیشتوانی پارێزگای سلێمانی و لە گەشتیارانی خۆشەویست بتوانن زۆر لە ئایندێکی زۆر نزیکە بتوانن سوود لەو پرۆژە گەشتیاریان بڵێ ئایندەی گەشتیاری داهاتووی گەشتیاری سلێمانی چۆنەبینی؟ ئێمە زۆر بە گەشتبینی و مامەڵە لەگەڵ داهاتووی گەشتیاری پارێزگای سلێمانیەکەین لە بەرەوەی ئێمە وەکو کەرتە گشتیەکەی وەکو بەڕاتی گشتی گەشت و گوزار سەرجەم ئەو فەرمانبەرانە لە بەڕێز بەڕێوەبەری گشتی خاتوشانازەوە هەتاکو دوایین فەرمانبەرمان هەمومان هەوڵ و تەکەڵا و کۆشتەکانمان بۆ ئەوەیە کە بتوانین جوانترین شێوازی گەشتیاری و تەواوی ئەو خزمەتگوزاری گەشتیارانی کە لە جێگاکانی تر هەن کە لە ئێستادا وەکو ئەگەر وەکو ناو عێراق و وەکو پارێزگاکانی دیکەی هەرێم و تەنانەت وەکو وڵاتانی دەوروبەریش سەرجەم ئەو گەشت ئەو خزمەتگوزاریانەی کە هەیە ئەگەر نەڵێن هەمووی زۆرینەی زۆری لە پارێزگای سلێمانیشەوە خزمەتگوزاریانە هەیە و هەوڵی ئێمە بۆ ئەوەیە کە سلێمانی بکەین بە ڕووگەی گەشتیاری عێراق. بەڕێز گۆران قادر و تەبێژی گەشت و گوزاری سلێمانی زۆر سپاس.